ولی بینران ایدی روش عراق بیفی آوایی هالبته عراق ولاته که گله کی دولمنده لی گلو اف پاره بچه تمازختن یعنی ایک شوان سکتران کو پیوسته جدی کال سربیته گرن و بهتا گوهارتن و بنیته که پیز بو بهتا دانین سیستم پرورده لی عراق گلو اف سیستم که پیدوی کال سرات یکرن لگو راپوره که ما کو پیشتر ما بحث کرد بو 3 میلیون زارو کن عراق حتی آنها ج پروسس خواندنه به بشن جبر خرابیه روش عبوریه مالباتنوان انوار المسوي او روجداموان شارزه سياسيه لبغداد جلمه بريس انوار دما تباش به ايدي بروسيسا پرورده العراق ايرو دست بكريه لي پرزگري كان بنمونه بتنه لوسط بيوستي ب 400 قطاب خانه هنه دمك ده وزاره پرورده العراق دي بيجه بو سال 600 قطاب خانه نوما چكرنه قالوا مع تيرادك ايه بعد على ريد على ما صوت ما واضح اري دنگي ما ناچي دي بله لەڕاستیدا هەموو ساڵێک لە دەستپێشی ساڵی خوێندن ئێمە ڕوبڕووی ئەو کێشانت دەبینەوە بۆ نمونە لە ڕووی نەبوونی کادری وانەگوتنەوە مامۆستا لە کەمی بواڵەخانە ڕێخستنەوەیان کێشەی کارەبا کە گونجاو نین واتە کەشێکی گونجاو بۆ قوتابیان فراهەم ناکەن ئەمە ڕێژەی کەمی کورسی و ڕەحلەکانیش بەردەوامە کەمیەکەش بەردەوامە لە هەموو لانەکان دەکرێەوە لە کاتی پشووی هاوێنی کاری لەسەر بکرێت بەڕێوەبەرانی پەروەردە لەگەڵ پەروەردەی گشتی کار بکەن بەڵام لە ناو دەوام دەست بەو کارە دەکەن بەبێ پەرتووک بەبێ قورتاسیە بەبێ پێداویستەکانی خوێندن دەست بە خوێندنی دەکەنەوە ڕەنگە دەوامی دەست پێ بکات نیوەی پەرتوکەکان وەربگرن و خەڵکەکەش ناچار دەبن بچنە متەنەبی و گۆڕەپان و شەقامەکان بۆ بەردەستکردنی پێداویستەکانی خوێندن و چاپکردنیان دواتر بیکڕن ئەمە فشارێکی زۆر لەسەر کەسوکاری قوتابیان دروست دەکات مانجی یەکەم بە تەواوی خوێندنەکە بە فیرۆ دەچێت بەهۆی نەبوونی مامۆستا نەبوونی پەرتوک نەبوونی کورسی نەبوونی پێداویستی و وەرنەگرتنی پەرتوک ئەمە مەترسێکی گەورەیە لە دەستپێچ هەموو ساڵێکی خوێندن بەڵێ بەڵێ گەلو لە عێراق بۆ ڕۆژ و سابرس ئەنوار دەمەکەدا بە 10,000 خەڵک وەکە چەکدار بەردەوام تێنە تەوزیفکردن پارەکێ باش بوو تێتە دابینکردن لێ مامۆستا نایەتە تەوزیفکردن نەڤێن پاشە ڕۆژێ دچارچوێ vê ڕەوشەتە بەحەزکردی دێ چ بسەری هێت گەلو لە ڕاستیدا لەلایەنی پەروەردەیەکە لەو لایەنە ناسراوە گرنگانەی کە کار لەسەر ڕوتێک شوازێک دەکات و ڕاگەانی خۆی هەیە باس لە چاپکردنی پەرتوک و بڵاوکرداوەی خۆیان دەکەن کەمی کادری وانەبێژی و وانەگوتنەوە مامۆستا کێشەیەکی دیکەیە هەموو کێشەکان دووبارە دەبنەوە کەمی مامۆستا کەمی باڵەخانە تەنانەت کەمی ڕێخستنی و گونجاندنی کەشێکی پەروەردەیی بۆ پۆلەکان بەردەوامە لە ناوە هیچ ڕایەخێک نییە کارەباوەکو پێویست نییە تەنانەت سەروی ژوورەکانیشەکو پێویست نییە بەهۆی بارانبارینیش باران ڕناگرن ئەمە لە کاتی دەوام کێشە ڕوو دەدەن لە ڕاگەنەکان وەزارەتی پەروەردە ڕای دەگەێنێت کە کێشەکانیان چارەسەر کردووە باس لەوە دەکەن کە ئەو ئێمە لە ئاستی بەڕێوەبەرای پەروەردەکان کەم ناکەینەوە لە پەروەردەکانیش کەم ناکەینەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی ئەو پەروەردە گشتیانەی کە هەن بەڕێوەبەرەکان کەن لە هەموو پارێزگا کەم تەرخەمیان زۆرینیان کێشان هەیە کەم و کورتیان هەیە و کێشەی پەرتوک و کێشەی نەبوونی مامۆستانە ئەمە سەرەتاییترین شت پەرتوکە پەرتووچیان لە بەردەست نییە ڕەنگا و ڕەنگ نین تا لە ڕووی دەروون نییەوە هاندانێک پێشکەش بە قوتابیان بکەن هەر بۆ زانیاریەتە برێ ئەنوار بۆی ساڵ لە هەرێما کوردستانê hemû pertûk bi dîzaynekên û bi şêwezekên û
هاتنە چاپکردن دەمێکێکی لەسەر قوتابخانان هاتنە پارڤەکردن ئیساڵ دامە قوناغاندا لە هەرێما کوردستانê wê qutabî pertûkên nû werbigirin. Gelo li Iraqê bu ev yekenîne, bu ev hemû pirsgirêkenîne. Her çi nebît ba bû pertûkeke nû bide qutabî. Da pîçek saykolojiyayî aran bî bir şey bixwînît. لە ڕاستیدا گەندەڵی دارایی و کارژێڕی هەیە بەشێکی زۆری پەرتووک گوایە چاپ دەکرێن بەو شێوەیە بەو شێوەیە ژمارە باز دەکرێن هەندێک بەرێکەوتن لە ژمارەکان هەیە لەلایەنی کارژێڕی و ئاماریدا بەڵام لە بنچینەدا ئەو پەرتوکانە نابیندرێن و چاپکرا و لە بەردەستنین تێبینی ناکرێن هەندێک جاریش لە وەشانخانەی تایبەت بڵاو دەکرێنەوە یاخۆ لە دوکانەکان بە فرۆشراوی بەردەستن لە گۆڕەپانەکان و لە شەقامەکان هەن لە قوتابخانە تایبەتەکانیشی کێشەیەک نییە بەڵام پەرتووکی قۆناغەکان 1 و 2 بەردەست نین بۆچی سەرڕای ئەو هەموو بەردەستبوون لە وەزارەتی پەروەردە بۆ شێوەیە نییە بۆ بڵاوکراوەکان وەکو پێویست نین بۆ لە دەرەوەی عێراق چاپ بکرێن قوتابی بۆ ئەوەی لە ڕووی دەرونیەوە ئامادە بێت پێویستە پەرتووکێکی نوێی بدرێتێت جوان بێت ڕێگوپێک و ڕەنگاوڕەنگ بێت بەڵام پەرتووکە کە 4 ساڵ لەسەری بخوێندرێت بەکار هێنرا بێت وێنەی لەسەر کێشا بێت ئەم پەرتووکە یاخود کە دەستکاری کراوە یان خەتی لێدراوە لەلایەن قوتابیانی ساڵانی ڕابردوو زیانی بەسەر دەرچوون و ئاستی زانستی قوتابیەکانیش هەیە ماندویان دەکات ناتوانن لە ڕووی دەرونی خوێندنەوەشی تیادا ئەنجام بدەن ناچار دەبن بیکڕن ئەوەشی پارەی هەیە دەیکرێتەوەی پارەشی نیە چی بکات بەڕەتیڤەیەکێ لە میروانی عێراقی بە بەرێسەنوار 3 ملیۆن زارۆکێن عێراقی بسەدەما هەژاری دەستکورتیا ماڵباتێ ناڤە ji xandinê bê barmane kewata 3 ملیۆن neviyên pêşerojê yên nexwendewar li vê welatê hernihat girentîkirîne kewata destpêkê jî me ev pirsekir bû pêşeroja neviyet bêt li Iraqê dê berevkî ve çît gelo Iraq welatê hezaratan e بەڵام ئەگەر باس لەو نەوە بکرێت نەوەی 3 ملیۆن قوتابی ئەمانەکە دابڕاون هەژارن بە شێوێک لە شێوەکان توانستی داراییان نییە سەرچاوەیەکی شیانیان نیە ئەوانە بەبێ پەروەردە دەهێڵدرێنەوە بە دڵنیاییەوە داهاتوی عێراق داهاتوێژی خراپ چاڕوانی دەکات نەوێژی نەخوێندەوار دێتە پێشەوە وڵاتانی جیان باسنە تەکنۆلۆجیا دەکەن وانەگوتنەوەیان بە شێوەی تەکنۆلۆجیا ئامرازی پێشکەوتوو بەکاردێنن خزمەتگوزاری بەرچاویان هەیە بۆ پەرەپێدانی لانی زانستی گەشە پێدانی کتابەت هەیە بە قوتابخانە گشتەکان قوتابخانە تایبەتەکان بەڵام نەوەی داهاتوی عێراق بەو توانستە سنووردارە نەوێژی خراپ دەبن لە بە درێژایی ساڵ هیچ گۆڕانکاریەک نییە تۆ چۆن دەتوانرێت کە تۆ چەند ملیۆن هاوڵاتیەکەت لەژێر هێڵیەژاری بە تۆن دەتوانێت ئیدارەیان بدەیت چۆن دەتوانانی پەروەردەیان بکەیت لە هەندێک لایەن و هەندێک پارێزگا قوتابخانەکان قوتابخانەی کارەوانی و قوتابخانەی خانووی پلاستیکین و بێسەروبەرن بە شێوەیەک لە شێوەکان پەروەردە چۆن بەو شێوەیە دەکرێت ئەمە چ جوازێکی لەگەڵ نەخوێندەواری هەیە عێراق یەکێک بوو لە وڵاتانەی لە 2000کان لە وڵاتان نەبوو کە نەخوێندەواری تیادا نەبوو ئێستا لە ما 25 ساڵی ڕابردوو 24 ساڵی ڕابردوو پاشەگەردانی هەیە پاشەکشی هەیە لە پەروەردە بەلەبرێس ئەنوار ئەلموسەوی ڕۆژنامەبان و شارازەی سیاسی لە بەغداد بەحسی پرۆسێسە پەروەردەی عێراقێکی گەلدا گەلێک سوپاس